بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش ئەوە کریشەکدادان لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەیەوە داوەتمان کردووە لە ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە باسەکەین لەسەر هێرشی ساڵی 58 ساڵ لەوە پێش جمهوری ئیسلامی حملەی کرد بۆ سەر کوردستان. ساڵی سەرداری وەکو کەسێک کە هەر لە سەردەمی ئینقلابە لە کەفوکوڵی مبارزاتیە وەکو جوانێک دەور و نەخشی بووە تا بە ئەمڕۆ کە لە مۆقعێکی دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستە لە مبارزە و لەم مەسەلەیە ئاگادارە. حەزمان کرد لەم بابەتەوە سەبارەت بەم هێرشانەی جمهوری ئیسلامی بۆ کوردستان کە وتم 37 ساڵەوە پێشگوزرا لە زمانی ساڵی سەرداریەوە زیاتر ببیسین. ساڵی سەرداری ئەگە دەنگی من نەبیسی لە تەرەقی سکایپیەوە بەخێری بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ منیش سڵاوم هەیە بۆ ئێوە هاوکاران و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. زۆر سپاس. ئەوە ساڵە تکراری ناکەم وەرەوەکو کورد ئیشارەم پێ کرد. حەزەکەم ئەم هێرشەی جمهوری ئیسلامی کە ساڵی 58 ساڵەوە پێش لە هەر تەریقێکی ممکنەوە بە قەولی خومینی وتی حتا لە تەریقی دەریاوە کە کوردستان دەریای نییە حملە کرا بۆ سەر کوردستان. حەزەکەم لە زمانی تۆ ئەم ماجرا ببیسین بەتایبەت بۆ ئەو یەک دوو نەسلەی کە لەم ماجرا ئاگادار نین. بەڵێ سپاسان دەکەم بۆ ئەم کاتەوە لە اختیار من تا دانا. منیش زۆرم پێ باشە لەبەر ئەوەی هەروەک ئاگادارن جمهوری ئیسلامی وەکو هەر شتێکی تر جیا لە حربەی سەرکوت و ئەوانە حربەی تەحمیق و درۆ و ڕیا بەکاری هێناوە و ئەخیرەن فیلمی دروستکردوە چێوەک و چەمران یا فیلمێکی ماوەیەوە بەر کەسێک لەم ئەوانە واسەر بە جمهوری ئیسلامی و لەگەڵ مەجموعەیەک لەوانە وا مزدور وەکی گیاوی مەحەلی بوون و پیانەوتن جاش قسەیان کرد و هەموو ئەو واقعیەتانەوە ئەو ساڵانە ڕوویدا بە پێچەوانەی گێڕایانە سۆ بۆ خەڵک. ئەمە بە نەزەر من هاونەسڵانی من و تۆ و کەسانێکی تر دوای ئێمە زۆر باش ئاگادارن کە جمهوری ئیسلامی ئەو فیلم و ئەو ئیدعا و ئەوانە باسیەکە هەمووی دوورە لە ڕاستی و واقعیت شتێکی تر بوو. جمهوری ئیسلامی بە مەحزیەوە گەی بە دەسەڵات و بە قودرەت و سواری ئینقلابی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بوو دەستی کرد بە سەرکوت. ئینقلابێوە شانێکوانی بوو شکستی با ئەو شکستی پێدا لە ساڵی 60 و ئەوەڵەی حەڵەکانی بە ئازادیەکان لە تیرەندازی بۆ کرێکانی بێکاری ئیسفەهان بۆ دانیشگاکان بۆ تورکمەنسەحرا و ئەم جارە بە هەموو هێز و تواناوە بۆ سەر کوردستان بوو. هێشتا چەند ماوەیەک نەبزرا بوو کە حەڵەی کرد بە سنە و شەپۆلی خوێنی لەوێ ڕێخست. سەدها کەس خەڵکی سویل و غیرە نظامی لە ئەسەری بۆمبارانی جمهوری ئیسلامی و تۆپبارانی پادگانی مەریوان بەخشن پادگانی سنە بۆ سەرشاری سنە ئەم کوشت و کوشتایان ڕێخست. بەڵام خەڵک دەستیاندا مقاومەتی مەدەنی ئیعتساب و شای ئەحسابی کە چونە بزگە و جامعە دانیشتن و دوای ئەوەیش کە بیلەخەرە بە تەوافقاتێک گەیشتن و شۆرای شار هات و تاڵەقانی و بەنی سەدر و ڕەفسەنجانی و کێوکێ هاتنەوە لەگەڵ نوێنەرانی خەڵکی شاری سنا قسەیان کرد لە بەیانی ئەحواڵی ئەو کاتە. بلەخەرە مەجبور بوو قبول کە شۆرای شاری سنە کە پێکاتبوو لە 5 کەس بە هەرحاڵ شاری دارەکە، بەڵام ئەمەشی تەحمل نەکرد و دوایش ئەم جارەکەەوە هات لە مەریوان ئەسپای پاسدارانی دانا کە بەکرێگیرانی مەحەلی و جەماعەتی مفتیزا و مەکتەبی قورئان و ئیرتجا و کۆنەپەرستان بوون بە مەڵۆزم بۆ خەڵکی شاری مەریوان کە خۆیان لە تەشەکولەکان خۆیانە وەکو تەشەکولی یەکێتی جووتیان، تەشەکولی دانشانوزان، تەشەکولی ژنان و لەسەری هەموو ئێوانەوە شۆرایەکی شاری مەریوان کە انتخاب بوو لە شاری ئیدارە کرد. بەرحاڵ ئەمان نەتوانێت تەحملکەن و سپای پازانیان لە ناو شارەدا مەقەڕەکان دامەرزان کە ئەو مەقەڕە هەڵپێشیە و ئەوان تەقایم کرد لە خەڵکی معتەرز بۆ مەقەڕە. لە ئیدامەکە ئەمان بیانیان دەستکەوت بۆ بێن حەملەکەن بە کوردستان و لە مەریوانەوە دەستی پێ بکەن کە عەرزم کردن ئەمە داستانێکی زۆر توولانیە و خەڵک بۆ بەرگری لە شەڕێکی نەخوازراوە شاری مەریوایان چۆڵ کرد بەرەو نقطەیەکی مەرزی بەرەو مەرزی ئێران ڕۆیشتن لەوێ 2 هەفتە مانەوە بۆ ئەوە ئەو تهدیدانەی جمهوری ئیسلامی عملی نەبێ و ئەوان لەگەڵ شارێکی
چۆڵ و هۆڵە ڕوبەڕوو بوو کە دوایش هاتن پاسدارەکان خۆیان و بەخری دیوانی مەحەلی و مرتەجعین کە ڕایان کردبوو لە هەمانە بوون ئەوە جزئی مۆهرەگەل بەدنا و ناخۆشەویست بوون لەناو خەڵکە و کە سابقەیە ناسی ئەوانیان کۆ کردو بەڵام خۆشبەختانە لە ئەسەری ئەوە کە ئەو کاتە شاری مەریوان بەو کۆچە تاریخی ڕاکردی بەو سیاسەت دروستەوە تەخازی کرد نەیهێشت ئەم شەڕە لەوێ تەحمیلی بەڵام ڕۆیشتن لە قۆری قەڵای پاوە دەستیان کردەوە بەداخەوە بە فەرمانی جەلاد خۆمەینی قاتڵی هەزاران هەزار کەس و بە فەرماندەهی بەنی سەدری ئێستا ئۆپۆزیسیۆن کە هێشتا ئێستش حازر نییە مەعزەرخواهیەکان لە خەڵکو و بچێتە ژێربار ئەمە لە بەرحاڵ ئەم حەڵەیان سازماندا بۆ کوردستان شەرم کوێرن ناپارێزن هاتن شار و لێیاندا بەر تۆپ و تەیارە و هەموو چەکەکان خۆیان و لە هەر شارێکە جەماعەتێکی زۆریان ئیعدام کرد خەڵخاڵیان دار بۆ شارەکان کوردستان لە پاوە دەستی پێکرد مەریوان سەقسنەوە زۆر کەس بەرحاڵ گەرەکمە ئەوە بڵێم خەڵک حەقی خۆی دفاعیە کرد لە دەستاوەردای ئینقلابی 57 کە بۆی مبارزە کرد هیچ کرد خۆی ئیدارەی خۆی کرد لە شارەکان کوردستان ئەمان نەیانتوانێت کەەوە بوو دوای ماوەیەک لەم حەمڵە گوزرا هەم لە شار خەڵک وێساندارە جمهوری ئیسلامی و هەم هێزی پێشمەرگە و بەتایبەت هێزی پێشمەرگەی کۆمەڵەکە ئەو کاتە هەموو ئێمەتیا بووین بەرامبەر بە جمهوری ئیسلامی وێسانیوە دوای سێ مانگ پاشە شکرا بە هێزە سەرکردەکانی جمهوری ئیسلامی و ئاخری مەجبور بوو خۆمەینی لە 26 ئابانە پەیامی ئاتەشبەس و مذاکرە بدا بە خەڵکی کوردستان و هەیەتی نمایندگی خەڵکی کورد پێکات ئەوە بۆ خۆی بەرحاڵ بەسەرهاتی ترە من گەرەکمە بڵێم ئەمە واقعیەتی ئەو تاریخە بوو بەڵام لە 28 مردادا کە ئەوان حەملەیان کرد سێ مانگی نەخایان خەڵک لە شار لە دێ و هێزی پێشمەرگە لە شاخ و لە دەرەوە و ناو شارە دەستیان کرد بە فعالیت عەلەی جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامیان بە پاشەکشەی وادار کرد ئەمە داستان 28 مرداد بوو ناحەق و حەملەیان و خەڵکی کورد دەستی دا مقاومەتێکی عادڵانە حەقخوازانە هیچ شتێک بە نەزەر من لەوە عادڵانەتر نەبوو کە دەست بنە ئەو مقاومەتەوە دەستیاندا و جمهوری ئیسلامی وادە پاشەکشەی بەڵێ هەورە ساڵاروەکو بە دروست ئیشارە پێکرد هەر بە دوای ڕۆژەکان و مانگەکانی ئەوەڵی ئینقلابا کە خەڵک بەراحەڵە فەزای خولقا بوو بۆ ئازادی و ڕەفا و ژیانێکی باشتر دیارە خەڵکی ئێران ئینقلابیان کرد نەبوو جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامیش دیارە لەم شتەی کە لە کوردستانە بەتایبەت هەر لە ڕۆژەکانی ئەوەڵا خەڵک دژ بە جمهوری ئیسلامی بۆ نەوە حکوومەتە مخالفەتیان بوو خۆیان خەریک بوون شار و مەحەل و شوێنی ژیانی خۆیان ئیداراکرد جمهوری ئیسلامی ئەمەی تەحمل نەکرد و حەملەی کرد بەڵام جمهوری ئیسلامی هەروەک خۆش ئیشارە پێکرد لە تەریقای مختلف و فیلم و میدیا و هەموو جۆرێک ئەوێ ئەم شتە غیرەواقعی نیشان بداوە تا ئێستاشە تەلاشی کردووە و مستەقیمیش ئەڵێ پێشمەرگە و جەریان و ئۆپۆزیسیۆنە سیاسیەکان باعث بوون و مسببی ئەم حەملە و هێرشەی ئێمە ئەوانن ئەمە چەنە حقیقەتیەکە ئەمە زەڕەیەک حقیقەتیان نییە ئاخر خەڵکێک بووە خۆیان لە شار بۆشی مەسەڵ خەڵکی شارەکانی کوردستان چوون جوزان جەمارانی خۆمەینی مەحاسبە کرد چون بۆ قم حوزەی علمی قم و هەموو ئەو مەلا و نەوچە مەلا و جوزانە فەقێ و ئاخوند و حوزەی علمیە و فەیزیە و ئەوانە دەبین بن خەڵکێک تەنیا جرمی ئەوە کە خۆی گەرێکی مستەنوژی خۆی بەدەستەوە بێ خەڵکێک کە دوای ئەو ئینقلابە کردبووی حازر نەبوو چێتە ژێرباری زۆری جمهوری ئیسلامی یا هەر جایانێکی تر خەڵکی کوردستان و شارەکانی کوردستانیش وەکو باقی خەڵکەکانی ئێران عەلەی ئیستبداد و دیکتاتۆری و حکوومەتی پاشایەتی مبارزەیان کرد زۆربەی زۆر فعالینی خەڵکی شارەکان لە زیندانەکان شار ئازاد بوون بەدەخەکانە گرێکیان نەبوو جارێکتر زیندان تەجربەکەن و گرێکیان نەبوو جارێکتر لە مەرکەزەوە بۆیان تعیین کرێت چۆن زندگی کەن کێ هەڵسێت چێ دانیشێ چۆن زەڵمیان لێ بکرێت ئەمە تەواو داستانەکە بوو و بە نظر من با تەوەجو بە ئەوە کە چەپەکان لە کوردستانە دەسەڵاتیان بوو و تەبەقەیەکی جوانی کرێکار هاتبووە شارەکان و قەشتێکی ڕۆشنفکر و کۆمونیست و ئینقلابی و کە کاری تودەیەکە لەناو خەڵکا خۆشەویست بوو هاتبووە ئەمەیان مبارزە و بە هەر حاڵ خەڵکی سازمانەدا بۆ فعالیت بۆ ئەوە دفاعکەن لە حەق و متاوڵاتی خۆیان ئەمە بەرزە من بە ئاستانی تەسلیم نەبوون هەر بۆیە جمهوری ئیسلامی
دەستی کرد بەسەر کورد پێوا بوو ئەتوانێت چۆن لە کرێکانی بێکاریدا بەرگول لە بەرحاڵسەکوتی کردن یا دانیشگاکانی بەست و ئینقلابی فەرهەنگیان ڕێخست و کەسێک وەکو ئێستا کە سروشی ناوە عەبدولکەریم سروش بە ئیسلاح ئۆپۆزیسیۆنە و هەم لەگەڵ جەماعەتی ترە هەموو جەنایەتیان کرد و هەموو دانیشتووە چەپەکانیان حتا لە زمان شار بوو ئەمانە ئەیان ناسین لە زیندانە بوون ئیعدامکردن یا تەسفیان کردن انقلابی فەرهەنگیان ڕێخستون و دانیشگاکەیان سەرکوت کرد بەڵام لە کوردستانە مەقاومەتێکی عادوانە و شۆڕژگێڕانە بە نفوذی ئێوە چەپ و کۆمۆنیستەکان لەو جامعە بوویان دەستی پێکرد و جوابی جمهوری ئیسلامی داوە عەلارەغم هەموو تەرفەند و تەوتەیە وا جمهوری ئیسلامی کرد ئەس جملە دروستکردنی مەسەڵەن مەکتەبی قورئان ئیمکانەتی زۆری خستە اختیار مرتەجع وەکو مفتیزا کە حتا بۆ ئەویش وەفایان نەبوو خستیانە زیندان لە کوردستانە ئەنواع و ئەقسام دەمو دەستگا و مەکتەب قورئان و حەوزە و شتیان دانا و خەڵکیان گرێکیان بوو بنەوە بۆ سەدەکانی 2000 و زەمان محەممەد و کێ و حکوومەتی محەممەد و عومەر و عەلی و هەموو قشتاریانەکرد دامەرزێنەوە و حتا لەناو خۆشیانە هەر ئەو سەردەمە کەسێک بوو بەناو سەفدەری ئاخۆنێکی شیعە بوو کە مەفتیزا و سەفدەری عەلەی چەپەکان و کۆمۆنیستەکان شەو ڕۆژ خەریک تەوتەئە بوو بەڵام کۆمۆنیستەکان و شۆڕژگەران و خەڵکی تینووی ئازادی و عەداڵەت لە شارەکانی کوردستانە بەرابەریان وێسان و هەم مفتیزا هەم جمهوری ئیسلامی هەم سەفدەری و هەم مەکتەب قورئان و هەموو ارتجاع و کۆنەپەرستیان بنزەم ڕوادار کرد لاقەمشی تاریخ هەتایە بەنظر ئەشێ ئەمە هەر بنووسرێ باس کرێ و ئەو نەسڵە جوانانە و جمهوری ئیسلامی خەریکە ئێستا مەغزیان پڕەکاتەوە بەشتی ناحەق و ناجۆر و بە دروستکردنی فیلم و تەلەڤیزیۆن و هەموو شتانەوە بکاتە لە اختیاری سووداردنی مەلا و مرتەجع و ئیسلاح تەڵەبان و بەشێک لە ئەو کوردانەی و هەمیشە لە کەنار جمهوری ئیسلامیە بوون گەرەکیانە ئەم تاریخە پێچەوانە بدەنە دەرخوارد خاڵ و نەسڵی جوان ئەبێ ئاگابن کە جەریان بەرعەکس بوو و جەریان فقط عیبارەت بوو لە مەقاومەتێک لە خەڵکێک وا خۆی لە شوێن خۆیان لە شوێنی کار و زندگی و شار و مەکانی خۆیان خەریک ئیدامەی زندگی و خەریک بوو سەرنوشی خۆی بەدەستەوە بێت بەڵام ئەوان ئەمەیان تەحەموڵ نەکرد مطلقاً تەحەموڵیان نەکردوە هجوومیان کرد دوو-سێ مانگی نەبرد و هێشتا نەورۆزی خوێنینی سنیان بەرپا کرد دوای وەختی ڕەفرەندۆم بوو بۆ یەک جمهوری ئیسلامی خەڵکی کوردستان یەکپارچە نەیبوون بە ئەوە جمهوری ئیسلامی ئارەیانە چون نوێنەرانی خەڵک نەیانتوانی انتخابات مطلقاً معنای نەبوو بەرحاڵ لە کوردستانی شەوەها نەبوو کە هەموو حیزبانە ئەجملە حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو کاتە مثلا زۆر ڕۆشن و قاتعی و بەرابەر بە جمهوری ئیسلامی بسێت حتا حزبی دموکراتی کوردستانی ئێرانیان وعدەدا بوو قاسم و چوو لای خۆمەینی هاتەوە لە مەهابادەوەتی ئەوە خودمختاری هێناوەتەوە لە بەیگیا خۆمەینیان وت بە ڕەهبەری انقلاب ناویان برد چەند جار ڕۆیشت هەیەتیان نار بۆ لای خۆمەینی بەدا بەڵام جمهوری ئیسلامی و خۆمەینی حرز ئەوەنە مرتەجع بوون حتا حزبی دموکراتی وا حاضر بوو لە پەنای جمهوری ئیسلامی بنێتەوە تەحەمولیان نەکرد و فەزای وا لە شارەکان کوردستانە بوو شۆڕژگەری و چەپگەرایی وا لەو شارانە بوو ئیجازەی ناوە بە حزبی دموکرات کە چتە پایان جمهوری ئیسلامی و لە کەنار جمهوری ئیسلامیە و ئەوە بوو کە ئەوانیش حتا بسێردا مەقاومەت و لەگەڵ خەڵکەکان بوون کەیتر ئەوەیش دەرحاڵ داستانی ئەوەی هەیە گەرەکمە ئەوە بڵێم جمهوری ئیسلامی لەم فیلم و تەبلیغاتان ناحەقە گەرەکی حەقایەقێک وا ڕوویداوە وارە نیشانی بە و ئێمە و ئەو کەسانەوە لەو تاریخا بوون مؤەزەفین و مەسئولین کە ئەم جەریانە چۆن بووە چۆن ڕوویداوە بۆ خەڵک و بۆ نەسڵی جەوان بگێڕینە جارێ بەڵێ سپاس بۆ تەوزیحەکانە داوە ساڵە بەنوانی ئاخرین پرسیار هەروە بۆ خۆت تەوزیحدا جمهوری ئیسلامی لە تێی ئەم 37 ساڵ حاکمیەتەی بە دوو ئەبزاری زۆر مهم وەکو نەرمەفزار و سەختەفزاری وەکو نیروهای مسلح و ئەم ئەنواع ئەقسام نیرووەکە بەدەستیەوە نەرمەفزارەکەی تریشی وەکو تەبلیغات و فیلم و مێدیا و ئەمانە ئایا مەجموعەن بە هەموو ئەم کارانەیەوە جمهوری ئیسلامی توانی ئەم حەقیقەتە ئەم شتە درۆیە کە خۆی حملێ کرد بە کوردستان بە عنوانی
مقصربوونی ئۆپۆزیسیۆن بە خەڵکی کوردی تەحمیلکە یا قانەیانکە یا خەڵک بە عەقەبنشینی واداکە خەڵک چۆن بیرەکەنەوە تا بە ئێستاشکە لە حاکمیەتی 37 ساڵی جمهوری ئیسلامیە؟ بەنظر من مطلقا نەیتوانینەوە جمهوری ئیسلامی ئەگە حتا ئەو ئیدعا بکە ژیانی ڕۆژمەرەی خەڵک ژیانی ڕۆژمەرەی ژنانێک وە نیوەی پیا و حەکامەت لەو جامەعات ژیانی هەزاران هەزار جوانی بێکار لە شارەکانی کوردستان و شارەکانی ئێرانە ئەوە کە سەرکوتگەری جمهوری ئیسلامی لە کوچە و کۆڵان و مەزرا و کارخانە و مەدرسە عەلەی هەر نوع حەقێکی ئینسانی ئەم واقعەتی نیشان داوە کە حتا ئەگەر ئەو وەختە چوزانم ئیدعاکە وەها بووە ژیانی ئیمڕۆ زندگی واقعی ئەمڕۆ نیشانێدا کە ئەمە درۆیە جمهوری ئیسلامی دروست بەرعەکس بووە جمهوری ئیسلامی ڕۆژمەڕە نیشانێدا کرێکار تێداوای هەفخۆیەکە ئەیاتە بەر شەلات سەوزە بە شلاقی بۆ نووسی لێخاتە زیندان کەسێک وەکو شارۆخ زەمانی تیاچە کەسێک وەکو کومش بەخشەندە لە زیندانەوە لێ کەسێک وەکو مەحموود ساڵحی کوریەکانی لە دەسا کەسێک وەکو جەعفەر عەزیمزادە وادارەکەن کە چودان 63 ڕۆژ اعتصاب غەزاکە و هەزاران هەزار ئینسانی ئازادی خواز و حەق تەڵەب کە یا بێکارە یا دەرکراوە یا چوزانە بێ ئیمکانە و مشکلاتێکی جدی بۆ خەڵکاتۆ سەبەرەوە گرانیەکی یەکجار زۆر فەقرێکی یەکجار زۆر سەرکوتێکی یەکجار زۆر بەنظر من ڕۆژمەڕە نیشانەدا عەلارەغم ئەوە ئەگەر کەسێکی وەکو من و تۆ یا ئەحزاب و جایەتێکی ئەو سەردەمە حتا ئەم داستانەوە چۆن ڕوویداوە نەگێڕینەوە خەڵک وەختێ بەرەوڕووە بن لەگەڵ سوپای پارزانە وەختێ بەرەوڕووە بن لەگەڵ ئیتلاحاتەوە وەختێ چوزانم تێن ئەو هەموو ئەعدامەکەن ئەو هەموو بێکەس کوژەکەن ئەو هەموو تلی زیندانەکانەکەن ئەزانین کە جمهوری ئیسلامی ئەمانە پوچە بەڵام لە پاڵ ئەمە جمهوری ئیسلامی هەر غافڵ نابێت جەماعەتێکی هەیە لە خۆی هەر لە ئەوەوە بوون وەکو چۆن ئەو دەورانە مەفتی زاو ئەوانە ئێستا چودان حتا سەلەفەکانی دژمن خۆی مەکتەب قورئان و ئیسلاح تەڵەبات ئیمڕۆ و ئەوانەوە ئیستا چۆن پشت ڕۆحانی و خاتەمی و فراکسیۆن کوردیان تەشکیلدا و ئەمانە 400 ئیمزاکۆکەنەوە عەلەی خەڵکی کورد و مبارزاتی خەڵکی کورد ئەمانە هەر ناریان ها لەناو جمهوری ئیسلامیە بۆیە بە دەست و پا بە حەچێنەوە بە دروستکردن فیلم بە دەرهەکردن ڕۆزنامە بە تەبلیغات بە ئەوانفەرێبی و تەحمیق گەلێکیانە بێژن جمهوری ئیسلامی حەقە چواردانە ئیراد و چواردانە ئینتقاد ئابەتی لێیەکەن بۆ ئەوە جمهوری ئیسلامی لەو هەموو جەنایەتە وا کردوویەسی و باعث بووە کە ئیسە بە ملیۆن ئینسان لەو جامعە بێکار و لە فەقرا زندگیەکەن و مەجبورن بە خەڵکی مەرز ئەچن کۆڵبەریەکەن لیانن ئیان کوژن و ئەمانە ناتوانن ئەو ئەسلاح تەڵەبان و فراکسیۆنی کورد و جبهەی متحد کورد و ئەمانەوە لە ناوە خەریک ڕۆشن فکرانی خۆرفرۆش لە جمهوری ئیسلامی تا ئیسە ناتوانین لە 37 ساڵێک ناتوانن جمهوری ئیسلامی پاکوم بکەن ژیانی ڕۆژمەڵەی خەڵک ڕوبەڕووبوونەی ڕۆژمەڵەی خەڵک لەگەڵ جمهوری ئیسلامیە نیشانەدا کە ئەوە نەیانتوانیوە و هەر ئێستاش دوای 37 ساڵ بەرزەمە جمهوری ئیسلامی ها لەسەر دەریایەک لە تەنەفر لە جامعەی کوردستانە زندگیەکە کە ئەگەر دەسەڵاتیان بێ هەر ئایسەکەن و تۆبێکەوە قسەکەن 4 سەعات نابە جمهوری ئیسلامی ئەگەر کامیان بێ و دەسەڵاتیان بێ و سەرکوت کەمە بێت و ئەوانە بەرزەم سەرنگونیەکەن و وێرانیەکەن بێ و ئەو ڕۆژانە بەرزەم حتمەن دێ ئەو ئایەندە وەها نییە جمهوری ئیسلامی هەمیشە بتوانێ ئاوا بەمەی خۆی ئەس بڕانێ و خەڵک بژێ و خەڵکن زیندانکە بێراخەوە ڕۆژێک لە ڕۆژان وەدای لە ئاوەندەیەکی نزیکاوە بێت تێکۆشن بۆی زەحمەتی بۆ بکەشن سازمان بین بۆی دەست خەیە ناو دەستیەک جنبشای اجتماعی ڕەهبەران فعالی سیاسی هەموو ئەمانە کە تا ئێسێش کۆڵ نەدراوە لەم ڕابطە ئیدامەی کار خۆمابین بۆ جمهوری ئیسلامی زەمینەی لەباربردن زەروری لەناوبردن زەمینەی سەرنگونکردن جمهوری ئیسلامی لەبار زێنی و هەموو فکری و ئەوانەوە لە جامعەی ئێران و جامعەی کوردستانە بە تایبەتی ئامادەست و جمهوری ئیسلامی لێک بڵی خەڵک بەدەستبێنێ بەڵک و دریایەک لە نەفرەتی عەلەی خۆی لەناو خەڵکا بەوجود هاوبوو. بەڵێ زۆر سپاس هەوڵە ساڵی سەرداری بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس.